دابینکردنی هاوکاریەکان بۆ بەشە ناوخۆیەکانی خوێندکاران لە قەزای چەمچەماڵ بەردەوامی هەیە. هەریەک لە نوێنەری خوێندکارانی ناڕازی و مامۆستایان ئاماژە بە گرنگی دابینکردنی و هاوکاریانە دەکەن کە لەسەر بڕیاری باڤڵ جەلال تاڵەبانی بۆ بەشە ناوخۆیەکانی خوێندکارانی پەیمانگای تەکنیکی چەمچەماڵ دابین کراوە. دوا بە دوای کۆبوونەوەمان لەگەڵ بەڕێز باڤڵ جەلال تاڵەبانی خۆشبەختانە هەستا بە ڕاستپاردنی لیژنەیەک بۆ بەشە ناوخۆیەکان و بەدواداچوون بۆ کەمکورتەکانی بەشە ناوخۆیەکان و ئەو بەڵێنانەی کە پێمانیدا جێگای سپاس و پێزانینە کە لە ماوەیەکی زۆر کەم و کورتخایەندا بە بودجەیەکی گەورە هەستا بە جێبەجێکردن و نۆژەنکردنەوەی بەشە ناوخۆیەکان پێشەوەی کە ئەوان دەست بەکار بن بەشە ناوخۆی وێرانەیەکی پێوە بوو خوێندکاران کامل گلەیان نەکرد بە حەقەت لە ڕووی ئاوڕۆ زۆر کێشەمان هەبوو وەکو چاکردنەوەی ستافی ینی وەکو چاکردنەوەی بەشە ناوخۆی بەڕاستی شوێن دەستیان دیارە چی بە بۆ یاخکردن بێ بە پەنجەرەکان بێگۆڕینی زۆربەی پەنجەرەکان بووە. بەڕاستی ئەم هاوکاری و ئەم کۆمەک و دابینکردنی کەلوپەلی پێداویستیانە زۆر لە شوێنی خۆیاتی بەتابەت لەم تەوقیتی ئێستایا کە زانکۆکان توانای داراییان سنووردارە دیاری کراوە زەحمەت بوو بۆ ئێمە بتوانین بەم شێوەی ئێستا و بەم پڕا و بەم چۆنێتیە بتوانین ئەم دابینکردنی ئەم پێداویستیانە لە ئاسۆ بگرین یان ئەم کاری نۆژەنکردنەوەی ئەنجامین. ئەندازیاری سەرپەرشتیاری پرۆژەکانی داری گشتی لە چەمچەماڵ باس لەوە دەکات وەکو قۆناغێکی دیکە لە هاوکاریەکانیان پێویستیەکانیان بۆ بەشە ناوخۆیەکانی خوێندکارانی پەیمانگای تەکنیکی چەمچەماڵ دابین کردووە. پاشەوەی لەسەر ڕاستپارێ بەڕێز باڤڵ جەلال تاڵەبانی دەستمان کرد بە نۆژەکردنەوەی بینای بەشە ناوخۆیەکان و ئێمە زۆربەی ئیشی ئینشایی بیناکەمان تاو کردووە لە ڕووی ئەوەی نۆژەنکردنەوەی مشتەمەلاتەکان و بۆڕی مەجاری و کارەبا و ئاوی خواردنەوە و چاکردنەوەی دەرگا پەنجەرەی ژوورەکان و ئێستا زۆربەی ژوورەکان ئیشەکانی تاو بۆ ڕووناکی بیناکەمان گشتی گۆڕیوە. ئێستا دەستمان کردووە بە هێنانی کەلوپەلەکان کە بۆ ژوورەکان پێویستە بۆ خوێندکاران پێویستە لێرەدا ئەمڕۆ سەلاجە و کومبار و جلشۆر و ئوتوی جل و گسکی کارەبایی هەموو پێداویستەکانمان هاوردووە. پێشتر و بەچەند قۆناغێک کاری نۆژەنکردنەوە بۆ سێ بەشی ناوخۆی لە چەمچەماڵ ئەنجامدران لە ئێستاشدا پێداویستی و بەشە ناوخۆیانە گەیەنرایە بەشە ناوخۆیەکانی خوێندکارانی پەیمانگای تەکنیکی چەمچەماڵ. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.